35 هەمین پێداچوونەوەی خێرای تاوەری تەندروستی سمارت دەربارەی شێرپەنجەی ڕێکەیە ڕێکتاڵ کانسەر. پرۆفیسۆر دکتۆر دیاری ئەحمەد ئیسماعیل قەساب، سپۆری نەشتەرگەری بەشی سەرەوەی کۆئەندامی هەرس. پرۆفیسۆر دکتۆر قەلەندەر عەبدولکەریم کەس نەزانی، سپۆری نەشتەرگەری کۆئەندامی هەرس و جگەر. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نەسەر عەبدەڵڵا قازی، سپۆری تیشک و سۆنار. دکتۆر عومەر حەمە غالب، سپۆری نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس. دکتۆر هۆشمەند ڕەحمان ئەسعەد، سپۆری نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. دکتۆر کارۆخ فاضل، سپۆری نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. دکتۆر شێرک و عەبدوڵڵا مەلاکەریم، سپۆری نەشتەرگەری کۆئەندامی هەرس و جگەر. دکتۆر کارۆخ حەسەن ساڵح، سپۆری شانەزانی. دکتۆر موحسین ئەبوبەکر محەممەد، سپۆری نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. دکتۆرە نیان عوثمان سەعید، سپۆری نەخۆشیەکانی شێرپەنجە. دکتۆر هیوا ئەبوبەکر حەسەن، سپۆری نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەرهەم محەممەد ساڵح، سپۆری نەشتەرگەری کۆئەندامی هەرس و جگەر. دکتۆر حەبیب مەحموود عەبدوڵڵا، سپۆری نەشتەرگەری کۆئەندامی هەرس و جگەر. دکتۆر دانا طەیب غەریب، سپۆری نەخۆشیەکانی هەرس و جگەر و هەناوبینی. دکتۆر هێمن حسێن کاکعەلی، سپۆری نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس. بەشداریکردن بێبەرامبەرە لە بەرواری 16 دەی 2025 ڕۆژی پێنجشەممە، کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت 9 15 ناو تۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت.